ئەمە یەکێکە لە ڕاوچێکۆنەکانی سنووری گەرمیان. ناوی جاسمە بەکاری ئاژەڵداری و کشتتوکاڵەوە سەرقاڵە لە گوندی مەرکەز حدودی سەر بەناحەی خۆرەتوو وە خۆیەڵێت ئەوەی ئەم لە ڕاوچەکانی ترجی ئاکاتەوە ئەوەیە لە ئێستادا وازی لە ڕاوکردنی ئاژەڵی کێوی هێناوە و هەمیشەش لە خەمی پاراستنی ئەو سەروەتە نیشتیمانیەدایە بە تایبەت ئاسکی سنووری گوندەکەیان. گیان بۆ کارێزە ئێمە هەیە ئەو کارێزە ئەگەر و کارێزە نوێ و ئاسکی لە کوێرە بن لە تیمیە بەشکەم یەکێک خێرخوازێ حکوومەتێ بتوانێت بیدەرکوازیان بۆ بکەنێت لەم سنوورە و نەجاتیانیش بێ. ڕانەگەڕان هاچەند ئاسکا 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 جاسمی کۆنەڕاوچی لە ڕێگەی بەکارێنانی چەکەوە بە جۆرێک بەکارێنانی چەک فێر بووە بەم شێوەیە لەگەڵ هەڵدانی تەنێک بۆ ئاسمان بە فیشەک دەیپێکێت. ئەم جۆرە ڕاهێنانش بە درێژایی مێژووی گوندەکانی کوردستاندا شۆڕ بۆتەوە و لە کۆنیشدا نیشانشکاندن یەکێک بووە لە یاریەکان بەڵام کەم کەسە بووە وەک جاسم بە هەڵدان لە چاوتروکانێکدا نیشانەکانی خۆی بپێکێت. تاکەم شێوازە من لە 91 پێشمەرگە بوومەوە دوای ئەوەیشە کۆن ڕاوچی بوومەوە و تەمەەن ژیانم هەر چەندێک کاسمی کردی ئەوەنە حەزم لە سیلاح بووە و لە ئەنواع سیلا نەکرد بە کلاشکۆفەشە لێدم بە قەناس بە هەر کلاشکۆفێک هەر کەسێک تریش هەر کردنێ بێرێ من ئەوەی لێدم. شارەزایەکی بواری بەکارێنانی چەک کە هاوکات ئەفسەری یاساییشە پێی وایە ئەم شارەزاییە لە بەکارێنانی چەکدا پێویستە لەلایەن دەستگا پەیوەندیدارەکانی هەرێمەوە کەڵکی لێ وەربگیرێ بۆ پەرەپێدانی توانە سەربازیەکانی وەزارەتە ئەمنیەکان لە هەرێمی کوردستاندا. لێک لەحزەی زۆر سەریعە دەست و چاوی پێکەوە ئیشەکە و لێدا بەڕاستی ئەوە شتێکە لە هەموو ئینسانەکان نییە و زۆر دانسقەیە. پێم وایە ئەوانەی کە تەدریبی مارێنزەکانی ئەمریکاش لەسەر ئەوە بێ لەوانەیە $100,000 تێبچە هێشتا ناتوان ئەو نیشانە ئەو هەدەفە بەو شێوەی پێکن. بەپێی ئاماری ڕێکخراوەکانی ژینگەل لە سنووری گەرمیاندا لە ماوەی دروستبوونی شەڕی داعشدا تا ئێستا لەلایەن ڕاوچیەکانەوە نزیکەی 700 ئاژەڵی کێوی لە سنوورەکەدا ڕاوکراون. بەپێی ئاماری پۆلیسی دارستانی گەرمیانیش لە ماوەی ئەم ساڵدا 75 کەس بە تۆمەتی ڕاوکردنی ئاژەڵی کێوی لە سنووری ئیدارەی گەرمیاندا دەستگیر کراون. مەریوان حەسەن NRT گەرمیان.